سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان. من ناوم ڕێن هەمزە، خوێندکاری دەرچووی 12ی ئامادەیی کە توانیم ئەلحەمدوللا بە کۆنمرەی 98 کە خۆم و جانتاکەی شانم بەو شێوەیە هەموو ڕۆژ لێوەرەوە نزیکەی 40 کیلۆمەتر لە نێوان شوێنێ بۆ قەڵازێ هاتوو چۆم کردووە و بە سەرما و بە گەرما بە هەر بارودۆخێک بوو بێ کە توانیم ئەلحەمدوللا بە ئاواتی خۆم بگەم. سەختی زۆرم بینی و بەڵام کۆڵم نەداوە بە حوکمی ئەوەی کە باری داراییم باش نەبوو و توانای دابینکردنی ژوورێکی تایبەت بە خوێندنی خۆم نەبوو. هەستم بە ناچاری ملمدایە بەر ئەو دەشتوکیەوە بۆ ئەوەی کە خوێندنی خۆمی تێدا تەواو بکەم و ئەلحەمدوللا بەوەی فەزڵی خوای گەورە توانیم بە خەون و ئاواتی چەند ساڵەم بگەم. لێرەدا جێوێکم بۆ خۆم خوڵقاندە بوو کە هەستت بە ئارامیەکی زۆر و دوور لە ژاوەژاوی دەوروبەر و دەنگەدەنگ دەکرد کە هەستم دەکرد کە سروش لەگەڵ مندا خەریکی خوێندنەوە زۆر جار کرد پرسیارێکم نەدەزانی پرسم بە دار و بەرد و دار دەکرد هەتا وەڵامەکەیشم نەزانی بە وازم نەدێنا و کۆڵم نەدا. سوپاس بە خوای گەورە کە کۆنمرەی 98م بەدەستێنا و ئێوە هەوڵ و ماندووبوونم بە فیڕۆ نەچووە و بۆ ئەوەی بچمە زانکۆ و لە پزیشکی گشتی بخوێنم. ترسم لەوە هەیە کە ئەو هەموو هەوڵ و ماندووبوونم بەهۆی نەبوونی مادیەوە لە ناو بچێەوە داهاتووم بفەوتێ. ئەوەی لەسەر من بوو کردم و خوا گەورەیە بزانین داهاتوو چی دەبێت و گرنگ ئەوەیە من بەردەوام بم و لە داهاتوودا وەک پزیشکی گشتی بتوانم خزمەت بە خەڵک بکەم.